هاتوومەتە یەکێک لە فەرمانگەکانی سلێمانی ماوەیەکە پرسی لە مەرکەزی باچڕی گفتوگۆی لەبارەوە دەکرێت. دەمەوێت لە بەڕێوەبەر و فەرمانبەرانی ئەم فەرمانگەیە بپرسم ئەگەر سیستمی لە مەرکەزی جێبەجێ بکرێت تاکو چەند کاراسانی دەبێت لە بەڕێوەچوونی کاروبارەکانی فەرمانگەکان و کاراسانی دەبێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئاسانکاریی باش لە مەرکەزی کۆکردنەوەی دەسەڵاتە لە پارێزگادا ناگەڕێتەوە بۆ مەرکەز و زۆر پێم خۆشە لەبەرەوەی ئەگەر لێرە ئەو ئیشانە بکرێ نەجاتمانە بێ، یعنی ئەمە جاری وایە بۆ ئیشێکی بە دوو ڕۆژتاوە بێ مانێرم بۆ هەلێر بە سێمان تاو نابێ، یعنی شتێکی زۆر باشە، یعنی ئێمە وەکو خۆمان ڕەمان هەمومان وەکو هاوڵاتیە من وەکو شخصی خۆم لە 100% ئەڵێم نەجاتمانە بێ لەم نەئامەتیە، یعنی ماقول نیە تۆ بە معاملاتیە لە مایەکەوە بۆ ساڵێک باوەڕ بێ معاملاتمان هەبوو لە 2008 تا ئێستا تاو نەبووە. لا مرکزی ئەوەیە کە شۆڕبوونەوەی دەسەڵاتە بۆ خوارەوە لەسەرەوە بە ئاسانی کارەکان دەڕوات. نووسراایەکە ئاراستە ئەکرێت تەمانەوەی پێویست بە هەولێر بکات ئەڕا بۆ هەولێر بۆ وەزارەت لەوێش ینی تا ڕادەیەکی زۆر وەڵامدانەوە زۆری پێچێت ئەوەشە بێتە هۆی نیگەرانی هاوڵاتیان. سیستەمی لامەرکەزی ئەگەر پەیڕەو بکرێ هەڵبەتە خۆی لە ئەوڵ کار ئاسانیە بۆ زووتر جێبەجێکنی کارەکان. نمونەیەک بێمێ من لە پرۆژێ کاتێک لێرە ئەینێرم بۆ ڕاوسەنج بۆ دەستەی وەبەرهێنان لە هەولێر لەوێەوە ئەنێرێ بۆ وەزارەتی بنم زراعە هەتا لەوێەوە ئەو جارێکی نێرێتەوە بۆ بەڕێوەبەراتی گشتی ئێرە بۆ ڕاو بۆ چوونیان ئەمە ماوەیەکی کارێکی زۆر خۆکرێ من لێرەوە باشتن ڕاوسەنجی داری زراعەوە بگرم واتە ماوەیەکی زۆر و کاتێکی زۆری بۆ من گێڕایەوە. ئەکید لە قازانجی خەڵکە کە تۆ ڕۆتینێک بەنسبەت ئیشێک ڕۆتین کەم بوو هاتوچۆی ئەو خەڵکە کەم بوو زووتر ئەگەنە نەتیجە. هاتوومەتە پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆربەی ئیشوکارەکانی فەرمانگە حکومەکانی پارێزگای سلێمانی و هاوڵاتیان ئاراستی ئێرە دەکرێت. لێرەوە کاروبارەکان ئاراستەی ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانی حکومەتی هەرێمی کوردستان دەکرێت. لە بەرپرسانی پارێزگای سلێمانی دەپرسم ئەگەر سیستمی لا مەرکەزی جێبەجێ بکرێت تاکو چەند دەستکراوە دەبن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و ئاسانتر بەڕێوەچوونی کاروبارەکانی فەرمانگە حکومەکان و بەگشتی مامەڵەی هاوڵاتیان لە پارێزگای سلێمانی. زۆر بە پێویستی ئەزانین ئەم پرۆژەیە ئەم سیستەمە جێبەجێ بکرێت چونکە ئەگەر ئەمە جێبەجێ نەکرێت کەواتە یاساکە کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە و ئەنجومەنی وەزیران بۆ خۆی ڕەزامەندی لەسەرداوە کەواتە ینی ئەگەڕێتەوە بە پێچەوانەی بۆیە زۆر گرنگە و هەموو کار ئاسانیەک بۆ هاوڵاتیانەکە. لا مەرکەزی لە سادەترین پێناسەیدا خۆی دەبینێتەوە لە دابەزاندن و دابەشکردنی بەشێک لە دەسەڵاتەکان لە حکومەتی هەرێمی کوردستانەوە بۆ پارێزگا و یەکە کاریگەڕەکان بە ئامانجی کەمکردنەوەی ڕۆتینات و باشتر بەڕێوەچوونی کاروباری هاوڵاتیان. مەریوان بڵا، کورسات نیوز.